چینە لای تەوەری دومی بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کۆنگرەی ئاوی جیهانی کە لە ڕۆژی 22 مانگ لە ڕۆژی ئاوی جیهانیدا نەتەوەیەکگرتوەکان لە بارگای خۆی لە نیویۆرک ئەو کۆنگرەی ساز کرد بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. عێراق لە ئاستێکی باڵا لە وەزیری سەرۆکۆمار بۆ خۆی بەشدار بوو، تاریکیشی پێشکەش کرد لە کۆنگرەکەدا، وەزیری دەرەوەش وەزیری ژینگەش، یعنی ئەوانەی کە بەشدار بوون هەمویان کورد بوون لە ئاستی عێراقیشدا. لە هەرێمی کوردستانیش چەند بەرپرسێکی دیکە لە دەستەی ژینگە و هەروە لە بەڕێوەبەرایەتیەکانی ژینگە لە شار و شارچکە جیاوازەکان بەشدار بوون. یەکێک لەو کەسانەی کە بۆ خۆی چەند ساڵێکە لە بواری ژینگەدا کار دەکات و ئێستا خوێندکاری دکتۆرایە لە پۆڵەندا، ئەو بەشدار بووە لە کۆنگرەکە بۆ هەر 3 ڕۆژەکەی لە 22 تاوەکو 24 مانگ و جگە لەوەش لە کۆنگرەکانی کۆپ ئەوانەی کە تایبەتن بە کۆنگرەی نێودەوڵەتی دەربارەی ژینگە بەشدار بووە. کاک پێشەنگ هەڵەبجەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پۆڵەنداوە لەگەڵمانە تا دوێنێ شەو لە نیویۆرک بوو، دوێنێ شەو گەڕاوەتەوە بۆ پۆڵەندا، ئێستا ڕاستەوخۆ لە پۆڵەنداوە لەگەڵمانەیە. کاک پێشەنگ ڕۆمادویەکەین بەشدارە بێ لەگەڵمان. زۆر سپاس قسە لەسەر دەرەنجامەکانی کۆنگرەکە دەکەین و بۆ خۆی لەبەرەوەی کەسێکی لە بواری ژینگەیە کارەکات و لە کۆنگرەکانی دیکەش بەشدار بوو، ڕێکخراوی ژینگەیشانەیە زۆر ئاگاداری ئەم بابەتانی گۆڕانکاریەکانی ژینگە مەترسیەکانی ئەو بڕیارانەی کە دراون لەبەرەوە بڕیارماندا. کاک پێشەنگ لەگەڵمانە بێ، سپاس یەکەین، ئەزانی هەرچەندە ماندووە تازە لە سەفەر گەڕاوەتەوە، بەڵام سوپاسی ئەم ڕۆحێتەکەین کە ئێستا توانین بەشداری لەگەڵمان. کاک پێشەنگ بانی باش و زۆر سپاس بۆ بەشداریکردنەوە. سەرتا قسێکمان بۆ بکەیت لەسەر دەرەنجامەکانی کۆنگرەی ئاوچی بوون وەکو ژینگە پارێزێکەوە خۆچالەکەوانێکی بواری ژینگە دڵخۆشی بە بڕیارانەی کە لە کۆنگرەکەدا دەرچوون. بەڵێ بەیانی جەنابتان و بیرەرانی گەلی کوردستانیش باش بۆ بابەتی ژینگە ئەبێ هەمومان ئامادەیمان هەبێت گوێنە دەینەوەی کە ئایا کە ئێمە هیلاکین یا هیلاگین بۆیە بە هەموو کاتێک بۆ ڕۆحێتەوە هەموو لە کارکردن کە بابەتی ژینگە پێویستی بە هەمومانە لە هەموو کاتێکە. بۆیە من لە خزمەتی جەنابتانە و لە خزمەتی ژینگەیەم لە خزمەتی خۆمونەوەی داهاتوان بەڕاستی سەبارەت بە بابەتی گۆڕانی کەش و هەوا و هەبوونی ئەو کۆنفرانسی کە لە نیویۆرک ئەنجامدرا، ئەتوانم بڵێم یەکێک بوو لەو کۆنفرانسانی کە سەرکەوتوو بوو لەوەی کە کارەکانی خۆی بکات، چونکو ئەو لایەنانی کە هاتنەوێ بێت جیاواز لە کۆنفرانسی لایەنەکان لە کۆپ کە لە وڵاتانی ترەکرا بابەتێکی زۆر زۆر گرنگتر بوو ڕژاویش بابەتی ئەو بوو لەسەر تاسەری جیهانە. کۆتا کۆنفرانس کە لەسەر ئەو کرا کاگرەبین من پێت بڵێم لە ئەرجەنتین بوو 1977 واتا 6 ساڵ لەمەوە پێش ئەو کۆنفرانسی ئاوە کراوە. بۆیە گرنگێکی ئەوتۆی خۆی هەبوو کە ئێمە جیهان و سەرکەردەکان هەنگام گەشتۆتەوە قەناعەتی کە بابەتی ئەو ئێستا خەریکە لەلایەن وڵاتانە قۆڕخە کرێت، بۆیە پێویستە کە ئێمە کاری لەسەر کرد. بۆیە لایەنەکان کۆبوونەوە لە 2018 وتیان ئێمە دەیەک بۆ ئاو ڕاگەێنین وەتر ئەکشن دەکەیت دەیەکی کردداری ئاو 2018 بۆ 2028 وتیان 5 ساڵی یەکەم ئێمە بۆ ئەوە تەرخانەکەین کە لە بینی ئەو بۆشایی لە بینی وڵاتەکانی کەیانەوە گەشە بکەن و وڵاتە گەشە سندوەکانە کەم بکەینەوە. بۆیە لە 2023 بۆ 5 ساڵی یەکەم وتیانەوە با کۆبوونەوەی بکەین و دواتر بڕیار بدەین کە ئێمە وڵاتەکان و لایەنەکان ڕێکخراوەکان کۆمپانیاکان چ بڕیارێکی کردداریێن لەسەر بابەت ئەوە تێبەجێ بکەین. بۆیە هاتنە نیویۆرک و کۆبوونەوە تەبعاً پێشتر لە دووشەمبە لە تاجیکستان لەوێش دیسان کۆبوونەوە کرا و تاجیکستان دیکلاریشن یعنی ڕاستپاردەی تاجیکستان بەگوێی جیهانادرا و لە ئەو دوو حکوومەتی ئەو دوو وڵاتی کە زۆر زۆر بە خەمی ئەم بابەتەوە بوون لەوانەیە لاتان سیر بێ وڵاتێکی ئاسیاییە بە ناوی تاجیکستان لەگەڵ وڵاتێکی ئەوروپی بە ناوی هۆڵەندا. ئەم دوو حکوومەتە ڕێخەری ئەم کۆنفرانسە بوون و لە ئاستی باڵایە چەند ساڵە لە 2018 خەریکن کە کارێک ئەوەی جێ دەستخۆشیە. ئیتر سەبارەت بە ئەوەی کە ئایا ئەو لە کۆتاییە ئەو بڕیارانی کە دران چۆن بڕیاری گرنگ درا، ڕاستی بڕیارێکی زۆر گرنگ درا. ئێمە بیرمان نەچێت لە جیهانە گەورەترین کێشە ئەو ئاوانن کە نێودەوڵەتین واتە ئەو ئاوانەی سەرزەوین کە بە وڵاتێک زیاترات هەیە. ئێمە کێشەی گەورەمان لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە هەیە لەبەرەوەی ئاوەکانیان دێنە ناو خاکی عێراق و ئەوان بە دروستکردنی سەد و بەنداوەوە ئەیانەوێ ئەومان لێ بگرنەوە وەکو کارتێکی فشار بەکاریبێن. لەمە لە بینی ئوردون و فەڵەستینە هەماشتمان هەیە، لە ئاسیا هەمانە، لە ئەفریقا هەمانە،
لە ئەمریکای لاتین هەمانان بابەتە بۆیە گەورەترین بڕیارەوە بوو کە کۆمیسیۆنێکی نێودەوڵەتی پێک بهێنرێت لەسەر سێ ئاستی باڵا و کۆمەڵێک زانای ژینگەی سەربەخۆ بێلایەن وەکو نێردەی تایبەتی UN دروست بکرێت بە تایبەت بە بابەتی ئاو نێردێکی تایبەتی UN دروست بکرێت تایبەت بە ئاو هەروەها ئێمەش وەکو لایەنێک UNمان هەیە بۆ ئاو UN Water وەکو چۆن UNICEFمان هەیە بۆ ئاو هەمانە ئەم سێ لایەنە لە ئاستی باڵایە لێکۆڵینەوە کە لەسەر کێشە ئاوانەی کە لەسەر جیهانە هەیە و دواتر ئەم وڵاتە پێشێلی بڕیاری لۆزان بڕیاری جنێفی کردبوو بکەن و دوای ئەوە ئەم کەیسانە برێتە دادگای نێودەوڵەتی و لەوێ یەکلایەکەوە ئەوە ئەم بڕیارێکی زۆر زۆر کرد بۆ خۆی. بەڵێ باشە کاک پێشەنگ ئێوە وەکو یونیفای وەکو گەنجانی یونیفای پلان و بەرنامەتان چی بوو لە کۆنفرانسەکەدا یان چ بەرنامەیەکتان هەبوو لە کۆنفرانسەکەدا و تا چەند ئەو پلان و بەرنامانی کە هەتان بووە دواتر بەکردار جێبەجێ دەکەن یاخود دەیخەنە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ جارێکی زۆر جوانە ئێمە ماوەی ساڵێکە لە یونیفای لە فێدراسیۆنی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری گەنجان تایبەت بە ئاو و کەشوهەوا کارەکەین و لە ماوەی ئەم ساڵەدا ئێمە کتێبێکمان دروست کرد کتێبێک کە پێوترێ Youth Development Plan and Agenda واتە پلان و ئەجەندای پێگەیاندنی گەنجان تایبەت بە بواری ئاو و کەشوهەوا ئەم کتێبە خۆی بێنێتەوە لە چەند سەرچاوێکی زانستی کە بڵاویشمان کردوێتەوە تێیدا ئەجەندا و پلانی ڕێگایە بۆ ئەو گەنجانی لە ناوچە جیاوازەکانی جیهانان چۆن بتوانن بەرەنگاربوونەوەی هەبێت بۆ بابەتی ئاو بۆ ئەو ئالەنگیریانی کە لە بابەتی ئاوا تووشیانەبێت بۆ بەبێ هەر ناوچەیەک ئێمە سێرڤەیەکمانی ئەلان کرد و دواتر وەڵامدانەوە هەبوو لە هەموو جیهانەوە لە 160 وڵاتەوە وەڵامی ئەو سێرڤەیانەمان دایەوە و دواتر ئێمە لە چەند کۆنفرانسێکام سێرڤیانەمان بە واقعی بە خەڵکانی کە لە کۆنفرانسایە وەڵامەکانمان تەدقیق کردەوە و دواتر ئێمە گەشتین بۆی کە هەر ناوچەیەکی جیهان کێشەیەکی تایبەتی هەیە بە ئاو و دواتر لەو ناوچانە ئێمە بتوانین چ جۆرە پێشنیارێکمان هەبێت بۆیە لە چەند چەمکێکە ئێمە بابەتەکانمان پخت کردەوە وەکو پێوترێ چەمکی CPA واتە Policy Project Programs and Activities واتە لایەنی یاسایی پۆلیسی و هەروەها لایەنی پرۆگرام پرۆجێکت لەگەڵ چالاکیەکانە بۆ هەر ناوچەیەک ئێمە ئەمانەمان دیاری کرد بەو ئالەنگیریانی کە لەو ناوچانەیە هەن بەو گەنجانی وڵاتانە هەیەە ئەوانەمان دیاری کرد و لە ئەجەندایەکە وەکو چۆن لە خەریتە تاریقێکە لە دەخشە ڕێگایەکە پێشکەشی لایەنەکانمان کرد لە UN و ئێمە تەقەمان لە دەرگای هەموو دەوڵەتان پێمان ڕاگەیاندن ئەمە ئەجەندای ئێمەیە ئەگەر ئێوە ئەتانەوێت کار بکەن ئەوەی کە بابەتی ئاو لە وڵاتەکانتان لە ڕێگەی گەنجانەوە چارە بکەن بە نقطەیەکی باش ئەمە ڕێگە چارەسەر. باشە کاک پێشەنگ ئێوە بەڕێستان لە کۆپ 27 بەشدار بوون کۆنگرەی نێودەوڵەتی ژینگەش لەوەش هەندێک بڕیاردرا تا چەند گەشتبینن کە وڵاتە زلێزەکانی جیهان پابەت بن بۆ بڕیارانەی کە پەیوەندیان بە بابەتی ژینگە و ئاوە هەیە. بەڵێ خۆی پرسیارێکی زۆر زۆر جوانە ئەم پرسیارەشم زۆر لێکرێت یعنی چونکو لەم کۆنفرانسەشە کۆمەڵێک بڕیاری گرنگرا بۆ نمونە بڕیاری ئەوە درا 300 میلیارد دلار تەرخان کرێ بۆ پرۆژەی ئاو بڕیار لەوە درا زیادە تریلیۆنێ تەرخان کرێ بۆ لایەنی کۆمەڵایەتی ئەو کەسانی کە زیان لێکەوتی بابەتەکانی ئاون هەم بە لافا و هەم بە بێئاوی بەڵام ئایا تا چەند لایەنەکان ئەم بڕیارانی خۆیان جێبەجێکە خۆی گەورەترین کێشەی نەتەوە یەکگرتوەکان کاگرێبینەوەیە کە لایەنێک نییە ئیجبارت کا بۆی کە ئیشکەی یعنی لایەنێکە لە ڕووی پرۆتۆکۆلاتەوە زەختی هەیە بەڵام لە ڕووی یاساییەوە زەختێکی ئەوتۆی نییە لەسەر وڵاتێک بەڵام وڵاتێک دەتوانێت زەختی یاسایی هەبێت لەسەر وڵاتێکی تر وەکو چۆن بۆ نمونە لەم دوایانەیە بابەتێکی کەسێکی یاسایی بوو یەکلایکرا زۆر ئەم شتانە زۆر هەن لە جیهانە بەڵام نەتەوە یەکگرتوەکە گەورەترین کێشەی ئەوەیە بۆ نمونە ئێمە گەورەترین ڕێکەوتنمان هەیە هی ژینگەی لە جیهانە ڕێکەوتناوی پاریسە هەمومان هەڵوەستین باسی ڕێکەوتناوی پاریسین بەڵام ئایا وڵاتەکان چەندێک پابندن بە ڕێکەوتناوی پاریسەوە ئەوە ئەکەوێتەوە سەر وڵاتەکان خۆیان بۆیە ئێمە گرنگی بەوە اینکە ئێمە گەنجانی ئەو وڵاتانە تەوعیەیان بکەین لە ئاستی ڕۆژبیریان بەرز بکەین و بۆی ببنە کارتێکی فشار لەسەر دەوڵەتەکانیان
ئەوان هەوڵ بن دەوڵەتەکانیان بەرەو پێشەوە بەرن و وا بکەن کە ئەو دەوڵەتایی کە تیان ئەو بڕیارانەی کە داوێتی جێبەجێ بکات. بۆیە هەم لە کۆبی 27 ئەو بڕیارانی کە دراون هەم لەم کۆنفرانسەشا کە درا بڕیارەکانەکەوێتەوە سەر دەوڵەتەکان، بەڵام ئەوەشمان لەبیر نەچێتەوە دەوڵەتەکان خۆیانە نەم بڕیارانایە. وەرمونە دەوڵەتێک ئەڵێ بمونە من زیاد لە وەبزانم عێراق زیاد لە 6 میلیارد دلار تەرخانەکە بۆ بابەتی یعنی ئەمە عێراق خۆیەتی بڕیارەدا نەک نەتەوە یەکگرتوەکان بە زۆر بڕیاری پێبدا. باشە کاک پێشەنگ هەر هاوشان لەگەڵ بەشداریکردنتان لە کۆنفرانسان نێودەوڵەتیەکان لا ڕێبن با پرسیاریەوەشکەین بزانین لەگەڵەوەی کە کاک پێشەنگ ئەندامی فدراسیۆنی نەتەوە یەکگرتوەکانە بۆ کاروباری کەشوهەوا چۆن توانیوتان لە ببنە ئەندامی فدراسیۆنی نەتەوە یەکگرتوەکان یان چۆن توانیوتان لە ببنە نوێنەری گەنجانی باکووری ئەفریقا و ڕۆژاوای ئاسیا لە فدراسیۆنی نەتەوە یەکگرتوەکان؟ بەڵێ بەڵێ خۆی بابەتی ئەو لایەنی چالاکوانی ژینگەیی بابەتێکی نێودەوڵەتیە و ئین کاتێک کە تۆ ئەم پرسیارەشم زۆر لێکرێت چۆن ئێمەش بتوانین بۆ لە زیاتر لە پلاتفۆرمە نێودەوڵەتیەکانە بەشداربین. باشترین شت ئێستا بۆ منم کۆنفرانسانی کە ئەکرێت بەشێکی بابەتی کۆنفرانسەکە بەشێکی تر یەکتر ناسینە لەگەڵ خەڵکی ترا لەگەڵ لایەنی ترا لەگەڵ ڕێکخراوی ژینگەیی ترا بۆن بوونە کار و چالاکی خۆتیان پێڵێ بۆ نمونە من لەگەڵ وەفدی یابانیا کۆبوومەوە لە نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک ئیتر باسی هینی خۆم بکردێت باسی ئەوم بۆ کردن کە ئێمە من لە هەڵەبجەوە هاتووم هەڵەبجە لەگەڵ یابانە هینی هاوتیان هەیە وەکو لایەنی ئەوەی کە کیمیاباران کراوە ئەوە بووە ئیتر دو ئەمە خەڵک ناسینی ئەوانە دواتر حەزیان کەوتیان ئەم حەزەکەین زیاتر بەیەکۆ ڕۆژی زیاترمان هەبێت بۆ گەنجانی ئێوە ئەمە لایەنێک بوو لە لایەنەکان بەڵام وەکو بە تایبەتی چۆن هەڵبژێرام لە فێدراسیۆنی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان ئەو من لە گلاسکۆشە خۆبەخشێکی ئەوە بووم یعنی بۆ بابەتی گەنجان هەم نوێنەری گەنجانی عێراق بوو هەمیش دواتر خۆبەخشێکی هین بووم لەگەڵیانەوە بینیان کە من زیاتر لە بواری خۆبەخشا ئیشەکەم و لە ڕووی ئەکادیمیشەوە لایەنەکەم پسپۆرەکەم ژینگەیە بۆیە وتیان شوێنێکی وامان هەیە لە شاخرمان هەیە لە ڕێکخراوی کەشناسی جیهانی لە سوئیسرا وی ئەگەر پێتان خۆشە ئەتوانی تۆ ببیتە نوێنەری ئەو ناوچێ دوای مقابلەکردن ئیتر بەخۆشحاڵی وەرگیرە. باشە دەستت خۆش بێت جێگەی شانازیت کاکە پێشەنگ ینی هەمیشە پاڵپشتێکی گەورە بوویت بۆ ئێمە وەکو میدیاوە لەمان کاتیشلا وەکو ژینگە پارێزێکیش. کاک پێشەنگ هەندێک داتا هەیە لە سەرتاسەری جیهاندا کە مەترسیەکانی نزیکەی 2 میلیارد کەس هەیە لە سەرتاسەری جیهان کە ئاوی خواردنەوەی پێویستیان دەست ناکەوێت. نزیکەی 1 میلیارد و 400 هزار کەس دەمرن بەهۆی نەبوونی ئاوی خواردنەوەی پێویست و نەبوونی دەستشۆری تەندروستی پێویستە سەرتاسەری جیهان. جا راپۆرتێکمان لەسەر و بابەتە ئامادەیە کە ئێمە لەوانەیەکێک بین چن لەوانەیە کە زۆر خۆشبەختین ئاوێکی شیرینی باشمان هەیە بەڵام زۆریش بەفیڕۆین وشیارێکی باشیشمان نییە لە پاراستنی دواتر ئەو راپۆرتە بینی لەگەڵ کاک پێشەنگ قسە وردەکاری زیاترەکەین عێراق مەترسی لەسرە چ هەنگاوێک نراوە بە تایبەتی و لە نزیکەوە زان بەرپرسانی عێراقیشی لەسەر و بابەتە بینی. خواردنەوەی ئاوی پیس ڕۆژانە دەبێتە هۆی کوشتنی زیاتر لە 1000 منداڵ. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای دەکات کە ڕۆژانە زیاتر لە 1000 منداڵ کە تەمەنیان خوارد 5 ساڵە دەمرن لە سەرانسەری جیهاندا لە ڕێی ئەو نەخۆشیانەی کە بڵاو دەبنەوە بەهۆی پیسی ئاوی خواردنەوە کە دەبێتە هۆی توشبوون بەم نەخۆشیانە سکچوون، کۆلێرا و ئفریجی منداڵان و هەندێک نەخۆشی دیکە. ساڵانە نزیکەی 829 هزار کەس بەهۆی سکچوونەوە دەمرن کە لەو ژمارەیە 297 هزار کەسیان منداڵن کە تەمەنیان خوارد 5 ساڵانە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی تەنها لە 174 دانیشتوانی زەوی کە دەکاتە 5 میلیارد و 800 میلیۆن کەس ئاوی پاک دەخۆنەوە و نزیکەی 2 میلیارد کەسیش لە جیهاندا ئاوی پیس دەخۆنەوە.
بەڵێ ئەوەی کە لە راپۆرتەکەش ئاماژەمان پێداوە لە وەکوتمان لە عێراقیش لە ئاستێکی باڵا سەر و کۆمار وەزیری دەرەوە وەزیری ژینگە بەشدار بوون و چەند بەرپرسی کێرەمی کوردستانیش لە بواری لە دەستەی ژینگە و لە بەڕێوەبەراتیەکانی ژینگە بەشدار بوون. جاوردەکاری بابەتەکە لە کاک پێشەنگە پرسم چونکە عێراق مەترسی وشکبوونی سەرچاوئاویەکانی هەیەەوە لە وتارەکەی سەر و کۆماریش لە هەر لەو کۆنگرەی نێودەوڵەتی ئاوەدا باسی لەوە کرد کە لە سەدا چلی خاکی عێراق مەترسی بە بیابانبوونی هەیە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە لە هەولێر و گەرمیان و کەرکووکیش. کاک پێشەنگ ئەو بڕیارانەی کە لە کۆنگرەکە دەرچوونیان ئەو نزیکەوە هەندێک لە فۆتۆکامان بینی هەندێک لە بەرپرسانی عێراقیشت بینی بوو خەمی ژینگە لای بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان خەمی کەمی ئاو مەترسیەکانی کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان لە عێراقدا کردویانە بە خەمی خۆیان؟ بەڵێ ڕاستی لە کۆنفرانسەکە عێراقێکێک بوو لەو وڵاتانی کە لە ئاستی باڵایە بەشداری کە جێی دڵخۆشی من بووە و تاکێکی کەم کورد و هەم عێراقی کە وڵاتەکەم ئەوە لە ئاستی باڵایە بە خەمێکی ژینگەوە دێت ئەمە جێی دەستخۆشیە بەجددی بۆن وەزیری سەر و کۆمار بەشدار بوو وەزیری دەرەوە وەزیری ژینگەی عێراقی لەسەر ئاستی عێراقی زۆربەی بەڕێوەبەری گشتی ئەوانی کە مختصن بە بابەتی ئاوە بەشدار بوون لە کوردستانیش دوو بەڕێز بەشدار بوون لە دەستەی ژینگە. بەڵام بابەتەکە چییە؟ بابەتەکە ئەوەیە کە ئێمە ئەزانین کە کێشەی ژینگەمان هەیە لە کوردستانە و لە عێراقا و مەترسیی گەورەمان تووشە بێت لە بابەتی ئاوە. بەڵام ئێمە چۆن بتوانین و بەرپرسەکانیشمان ئەوەشی کە نیشانی ئێمەیەن و ئەوەی ئیبینین ئەوەیە کە خەمخۆری ژینگەن ئەیانەوە شتێ بکەن بۆ ژینگە و لە ڕووی مادیەوە ئەڵێ من بودجە بۆ ژینگە تەرخانەکەم تا ئێستا شتەکە زۆر باشە. بابەتەکەی تر کە ئێمە نقصانیمان هەیە من کە لەگەڵ وەفدی عێراقی قسەم کرد باسی ئەم بابەتەم کرد وتم دوو نقصانیمان هەیە ئێمە لە بابەتی ئەوە پێویستەکە چارەسەری کرد وڵاتی هەمومانە پێویستەکەمان دەست ناو دەست هەوڵ بەرەو پێشەوەی بەرین. ئەوەیە کە ئێمە ئەجەندایەکی کۆنکریتیمان نییە بۆ ئەم پرۆژە بۆ ئەم کۆنفرانسانە ئەجەندایەکمان نییە بۆ بوونە کە بتوانین ئێمە ساڵێک بە ئیشمان لەسەر کرد بێت دوورمەودامان نییە پلانی دوورمەودامان نییە بۆ بابەتی ژینگە. ئەگەر هەشمان بێ پلانەکان پلانێکی زۆر وا گرنگی کۆنکرێتی نین کە ئێمە بیکەینە خەمی خۆم دواتر بینە ئەوێ لە یەخی وڵاتانی پێبگرین بڵین وەرەبا بەیەک و ئێمە بابەتە حەرکین هەم تورکیا هەم ئێران و هەم لەناو خۆی عێراقی چابوون من کە قسەم بەرپرسەکان ناکرد بەجددی ئەوانیش خەمیان ینی ناڕەحەت بوون لەو دۆخەی هەیە و هەم بەرپرسە عێراقیەکان هەم بەرپرسە کوردەکان. بەڵام بابەتەکە ئەوە بوو تۆزێک تێگەیشتم کە زۆر بەرچاویان ڕوو نییە لەسەر ئەوەی کە ئەیانەوێت چی بکەن بۆ بابەتی ئاو لە سەکۆیکی نێودەوڵەتیە. کاک ڕێبین زیاد لە 10,000 کەس بەشداریەم کۆنفرانسە ئاکات تۆ گەر لەوە وەفدێکی حکومی بی 2 نەفەر بیت لەناو 10,000 کەس ئەو نەبیت. بۆیە بابەتەکە وەیە کە ئێمە بە ئەجەندای کۆنکرێتەوە کە چوینە ئەو شوێنانە پلانەکانمان دیاری کراوە بێ لەگە چیایەکترێ بینین لە چیا کۆبوونەوەین کۆبوونەوە لەسەر چی ئەکرێت بە نێوەندی چێ بێت ئەم شتانەمان ڕوو بێت باسی چی ئەەکەین ئەگەین بە نەتیجە. باشە ڕۆڵی نەتەوەیە گرتووەکان خۆی چییە کاک پێشەنگانی لەو بارەدا؟ ئێستا عێراق ینی کێشە هەرە گەورەکەی خەیناکە لە ناوخۆشە ئیدارەدانێکی باشی ئاوی نییە وشیارێکی باشی نییە لە پاراستنی سەرچاوە ئاویەکان بەڵام مەترسیە گەورەکەشی لە دراوسەکانیەتی ئەوە ئەوانە ئاوی نێودەوڵەتین چۆن کار بکرێت بۆ ئەوەی کە عێراق مافی خۆی وەربگرێت چونکە ڕێکەوتناوی نێودەوڵەتی هەیە لەسەرەوەی کە ئاوێکە نێودەوڵەتی بێت چۆن هەر یەکێک لە وڵاتەکان دەتوانن و مافیان هەیە سوودی لێ وەربگرن. بەڵێ بزەبت خۆی نەتەوەیە گرتوەکان وتەیەکی زۆر جوانیان هەیە ئەڵێ ئێمە نەتەوەیە گرتوەکان بۆ ئەوە دروست نەبووە مرۆڤایەتی بەرەو بەهشت بەرێت نەتەوەیە گرتوەکان بۆ ئەوە دروست بە مرۆڤایەتی لە دۆزەخ ڕزگار بکات. وەیە ئەڵێ ئێمە ئاکاری ئێمە ئەوە نییە ببین بە مەلایکە و خەڵک ئەوە بکەینەوە کاری ئێمە ئەوە ئێمە سەکۆیەک دروستەکەی وڵاتەکان خۆیان کاری لەسەرەکان. سەکۆ چییە؟ سەکۆی کۆنفرانسێکی وات بۆکە هەموو ساڵانە کۆپت بۆ هێنێت و سەرۆکی وڵاتەکان هەمی بۆ دێنێتە ناو کۆپۆ. ئەمە ئەرکیز نەتەوەی گرتوەکانە. بەڵام کار چییە؟ ئێستا بۆرمونە ئێمە وەکو یونیفای ئەو ئەجەندای خۆمان هەبوو بردوانە لای نوێنەری هەموو تایبەتی هەموو نوێنەرە نەتەوەی گرتوەکان هەم لە یونیسف هەم WMO UNHCR UN Water UNFCCC
بردمانە لایەن بردمان لای سەرۆکی وڵاتەکان بردمانە لای نوێنەرانی کۆمەلگەی مەدەنی تر بردمان لای کۆمپانیەکان لە مایکرۆسۆفت ئێمە ئیڤێنتمان هەبوو یعنی ئێمە خۆمان ڕووین دەڵین وەرن کاکە ئەمە بکەن من باسی ئەم ئەجەندایەکەم هەبوو من پیانوتی نوتیان ئێوە کە چوونە ئەوێ ئێمە هینێکمان هەیە پۆلیسی بریفێکمان هەیە کتێبێکمان هەیە ئەین بەو لایەنانە پێشەنگ تۆ بیە بەمان فڵان کەس تۆ بیدەبووانە ئەجەندات بۆیە باسی ئەم بابەتەکەم وەکو عێراقیش زۆر ڕاستە ئێمە لە ناوخۆیە کێشە ئیدارەدانی ئاومان هەیە گەورەترین کێشەمان ئاوە ینی لە سەرەتای قسەکاندا قسێکی زۆر جوانت فەرموو وتت ئێمە ئاوێکی شیرین و سازگارمان هەیە بەڵام بەفیڕۆیە دین ینی بابەتەکەوەیە کە ئێمە ئیدارەدانی ئاومان زۆر نییە وە لەم ماوەیە بارانێکی زۆر باشواری لە کوردستانە کە ئەبێتە سەرچاوی ئەوەی کە ئێمە ئاوە گل بینەوە بەڵام گل نەدرایەوە باسی ئاوەکە هەمی بەفیڕۆدراوە یەکێک لەو خاڵانی کە لە کۆنفرانسەکەدا هەماهنگگی لەسەر کراوە بوو کە دەڵێ پێویستە هەموو وڵاتێک سیستەمێکی پێشکەوتوی ئاگادارکردنەوەی پێشوەختەی کارەساتە سروشتیەکانی هەبێت پێتان وایە ئەم سیستەمە بوونی ئەم سیستەمە پێشکەوتو بۆ وڵاتێکی وەکو عێراق تا چەند گرنگ بێت بەڵێ دەست خۆش بێت زۆر هینێکی زۆر جوانە چووکو بە مەبەست ئەو بابەتەشم نووسی زۆر گرنگە ئەم سیستەمەیە ئەشمی پێتان بڵێم ئەم سیستەمە لەلایەن وێنەوە ئێستا فەندێکی زۆری بۆ کراوەتەوە کە وڵاتان بەس بێنە پێشەوە لەسەری ئەتوانن فەندێکی و منحەیەکی گەورینی و دەوڵەتی وەربگرن لەسەر ئەم بابەتە یعنی چەندەها $1,000,000 وەربگرن بەس بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەویش بابەت ئەوەیە کە چۆن ئاگادار بکرینەوە هاوڵاتیان ئاگادار بکرێنەوە لەو مەترسیانەی کە ڕۆیە بۆنمونە ئێمە هەموو ساڵێک لافاو ڕۆدا منە لە ناو هەولێرە لافاو ڕۆدا کۆمەڵێک بۆمان ئەزانین کە کۆمەڵێک گەڕک ژێراوەکەون پێشەوەی لافاو بێت بەم سیستەمی مۆبایل SMS گەڕێکی فلان کەس لافاو دروستە بێت ئەمە پێوتی ئاگادارکردنەوەی پێشوەخت بەڵام بەس تەنها ئەوە نیێتەوە نامەیەکیان بۆ بنێری ئەوەیە کە چۆن بتوانانی دواتر ئەو خەڵکە لەو شوێنەوە بگۆستە بۆ شوێنێکی ترەوە چۆن بۆن ئەو پێشەوەی کە لافاو ڕووبار برادرانی بەرگری شارستانی لەو شوێنانە جێگیر بکەیت نەیەڵیت ئەوە بێت ئەمە پێوترێت سیستەمی ئاگادارکردنەوەی پێشوەخت لە جیهانە ئێستامە زۆر گرنگی پێدرێت بۆ ئەوەی کە هەم گیانی هاوڵاتیان سەلامەتی هاوڵاتیان هەمیشەوەی کە ئەو زەرەر و زیانانە کەم بکەیتەوە چونکو بیرمان نەچێت ئەو زەرەر و زیانانەی کە لە کێشە سروشتەکانە تووشمانە بێت دواتر حکومەت باجی زیاترەدا بۆ ئەوەی کە پاک شوێنەکە پاک بکاتەوە شوێنەکە دیسانە بێتەوە وەکو ئاستی جارانی لێ بکاتەوە بۆیە ئەم سیستەم جێبەجێکردنی ئەم شتە زۆر گرنگە لە کوردستانە ئێمە هەمانە لە لایەنی کەشناسی ئەڵێ بارانە بارێت ئەڵێ ئەوە بارێت هاوڵاتیان داوایان لێکین ئەوە بێت بەڵام زۆر لە ئاستێکی کەمە بۆیە من داواکارم کە لە هەملایانی کوردستانی هەملایانی عێراقی لەم بابەتەوە پرۆژۆ ئەجێندایان هەبێت بۆ منیش وەکو خۆمەکو لەو بوارەیە هەر شتێکم پێ بکرێت لە خزمەتیان باشە دەست خۆش کاک پێشەنگ بێک پرسیارمان ماوە لە کۆتاییدا ئەگەر خۆش شتێکت ما بێ چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە عێراقدا ئەم گۆڕانکاریە گەورانەی کە ڕوبەڕووی ژینگە بۆتەوە عێراق یەکێکە لە پێنجەمین وڵات کە لە سەرتاسەری جیهاندا گۆڕانکاریە ژینگەیەکان مەترسێکی گەورەیان بۆ سەر دروست کردووە سەر چاوایەکانمان بەو شێوەیە بارانباری نیشمان هەتا وەکو مانگی سێ وەکو پێویست نەبوو ینی وا پێشبینی شەکرێکە ساڵانی داهاتوو مەترسی گەورە و چالێنجی زۆر گەورەمان لە بەردەما بێ وەکو عێراق و هەرێمی کوردستان لەسەر گۆڕانکاریە ژینگەیەکان ئیدارە نەدانی ئاو بەم شێوەیە گوێنەدان بە ژینگە وەکو ژینگە پارێزێک وەکو کەسێک کە لە ئاسی نێودەوڵەتیە کار لە بوارەکەکەی وەکو کەسێکی ئەکادیمی و خوێندکاری دکتۆران لە زانستی ژینگەیدا دەبێت چی بکرێت ئەگە بە کورتی بێ سپاس دەکەین بەڵێ خۆی ئەو شتێک کەوەکو ئێمە تاکی کورد و عێراقی پێویستە لە سەرمانە بیکەین ئەوەیە کە ئێمە وعیمان هەبێت ینی ئاستی ڕۆشنبیری و هۆشیاری ژینگەیمان هەبێت بۆ بابەتەکانەوە بزانین هەر شتێک کە ئێمە یەکەین لە ژینگەیە کارلێککردنەوەی هەبێت و کارلێدانێکی هەبێت لەسەر ئاستی باڵاشە پێویستەکە بۆکو من خۆ منە قسەم زۆر کردووە کاڵێم دروستکردنی پرۆژەیەکی ژینگەیی بۆ ئەوەی کە ئێمە دوورمان قاتۆ لە کێشەی لافاو یاخود لە کێشەی نەبوونی ئاو زۆر باشتر وەک لەوەی کە ئێمە جادەی 150 و 200 و 300 و ئەو شتانە دروست بکەین ئەنی ئەم قسەم زۆر کردووە بۆیە پێویستەکە ئێمە پرۆژەی ژینگەییمان هەبێت بێش ئەوەی کە تووشی کێشەکان بین ئەگەر سێرێکی چواردەوەری خۆماکەین هەموو وڵاتەکانی دراوسێمان خۆیان پرچەکەکەن بۆ مەترسی کێشەی ئاو بۆ بەرسی کێشە ژینگەیەکان ئێمە بۆچی لەم نێوەندەیە بین بە زاحیە بۆچی ئێمە ژنەین
کارکەین لە بواری ژینگەیە کە ئەوم بیست حکوومەتی عراقی 6 میلیارد دلاری تەرپان کرد بۆ چارەسەری کێشەیە و بەژی زۆر دڵخۆش بوو بەڵام کافی نییە بەتەنیا پێویستەکە ئەمە هەمومان دەستە ناو دەست ئەوە بێن و بابەتێکی ترکە لەم نێوەندایە باسمەکەرەوەیژەوە بوو کە پێویستەکە ئێمە گەنجانی ئەم وڵاتی خۆمان بەرینە سەکۆ نێودوڵەتیەکانە وە کاریان پێ بکەین یعنی بە ئەجێندایان بینێ بۆ یەکەم لەگەڵ وەفتی عراقی شەخصەم کرد پێم وتن هەموو ساڵێک هەوڵبەر لەم کۆنفرانسا ئێوە وفتان دێتە ئێرە 15 کەنجی چالاکی بواری ژینگە لە ناو تجاوزەکانی عێراق بە ئەژندایەکی تایبەت بیان هێنە ئێرە هەم بەرچاوڕوونییان بۆ بێتەوە هەم لە سەکوی نێودوڵەتیە ڕێگەیان بۆ بکەنەوە ئێوە خۆتان هەمووتان دەتوانین بکەن ڕێگەیەکیش بکەن و ئەوانی ژوێن گەنجانی تری وڵاتەکەمان بێنە ئێرە بۆی ئاستی ژین ڕۆشنبیریمان بەرز بێتەوە بەگشتی و لەسەر ئاستی کۆمەلگاشە پێویستەکە کۆمەلگا ئەوە بزانێت کە ئێمە هەمومان سیارین بەنام ژینگە هەموو تاشێکمان لەم ئەوەی کە بەریە دەینەوە لەو سیارە شۆردنەی سەر چەمەکان کە ئەمان کرد وەرەوە زەرەری ژینگەیەدا هەتاکو و ئەوەی کە لە ماڵەوە چەندێک ئاوەکەمە بوونمونە بۆ خواردنەوە بۆ دەستێژگرتن بۆ ئەوە بۆیە هەمومان بە پرسیارین بەرامبەر چینگە و پێویستەکە هەمومان کار بکەین لەسەر ئاستی تاکەەوە هەتاکو ئاستی باڵای بڵێ دەستەکانت خۆش بێ کاک پێشنگ زۆر سپاس مادوومان کردی بە هیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر و خزمەتکردنی زیاتر بە ژینگە و بەگشتی و هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی سپاس بۆ پێشنگ هەڵەبجەی کە بەڕێزیان خوێندکاری دکتۆران و سەرۆکی ڕێکخراوی ژینگە دۆستی لە واشۆی پایتەختی پۆڵەندا و ئەندامی فدراسیۆنی نەتەوەیەکگرتووەکان بۆ کاروباری کەش و هەوا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پۆڵەندا و لەگەڵ ئێمەدا ئامادە بووین زۆریشمانوو بوو بەڵام خەمی ژینگە خەمێکە کەوای لێکە بەردەوام بێتوەز بە هیلاکینەکە زۆر سپاس دەکەین ڕێبین دەچینە کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە بابەتێکە تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە وەکو نەخۆشیەک سیر دەکرێت بابەیەکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان دواترە گەڕێنەوەلاتە تۆڕە کۆمەڵایەتیەکان نەخۆشیێکی ترە بۆ مرۆڤایەتی پسپۆڕانی بواری دەروونناسی ئاماژەیان بە کێشە تەکنیکەکانی مانگی ڕابردووی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک و تۆڕەکانی تر دەدەن کە تەنها بۆ چەند سەعاتێک لە کار کەوتن و دەڵێن هەرچەندە پێشتر زۆر لە توێژینەوە و لێکۆڵینەوەکان لەسەر پەیوەستبوونی مرۆڤ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاریگەری خراپەکانی بڵاو کراونەتەوانێ بەڵام زۆرێک لە خەڵکی باوەڕیان بەو ڕاستیە نەبوو کەچی لەگەڵ ئەو کێشە تەکنیکیەی ڕووی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی کۆمپانیای فەیسبوک کرد جۆرە شۆکێک بەرهزر و مێشکی مرۆڤ گەیشت بە تایبەتی ئەوانەی بیریان لەوە کردوێتەوە کە ئەگەر ڕۆژێک بۆ هەمیشە تۆڕەکانی کۆمەڵایەتی بۆستێنن چۆن دەتوانن بژین و بەردەوامی بەمانەوە بدەن. لەو چوارچێوەیەشدا زانای دەرونی و بەدواداچوونی میدیایی لەسەر تاسەری جیهان هەمیشە ئەو مەترسیە گەورانەیان خستووەتە بەردەم هەمووان بەڵام هیچ کەسێک گوێی پێنادات لەبەر ئەوەی مانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆتە نەریتێکی کۆمەڵایەتی و خۆپیشاندان و دەربڕینی هەست و چالاکیەکان لەگەڵ ئەوانی تردا بەبێ ئەوەی کە ئەوانی تر لەگەڵت بن بۆیە کاتێک سەیری پرۆفایلی زۆرێک لە خەڵکی بەشدار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەیت بەردەوام ستۆرەکەیان پڕە لە چالاکی ڕۆژ هەندێک جاریش چالاکی ڕابردوو دەخەنە بەردەم خەڵکی بۆ ئەوەی زیاتر خۆیان دەربخەن ئەمەش لە کۆتاییدا بووە بە جۆرێک لە نەخۆشی کە ئەویش دەکرێت ناوی لێ بنرێت ئاڵوودەبوون بە گواستنەوەی ژیان بۆ نێو شاشەکان و پەراوێزخستنی ڕاستی ئاژانس و میدیاکان لە ژمارەیەک فیلمی دیکۆمنتاری پەردە لەسەر دیوە شاراوەکانی تری تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵدەدەنەوە و بەڕوونی ئاشکرای دەکەن لە جیهاندا هەتاوەکو ئێستا هەر بەرهەمێک و بەشداریت لە هەر پانێڵ و کۆڕ و تۆڕێکی ئینتەرنێتدا ئاگەر بە خۆڕایی بوو ئەوە سەلمێنەری ئەوەیە کە کار لەسەر تۆی بەکارێنەر دەکرێت تاوەکو تۆ ببیت بە بەرهەم و کاڵای ئەو سەرچاوەیە کە دەرفەتی خۆڕایی خستۆتە بەردەم خەڵک و
هەروەها ئاماژە بۆش دەدەن تۆڕەکانی کۆمەڵایەتی هۆکارێکن بۆ خۆکوشتن و گۆشەگیری و پلاندانان بۆ ئەنجامدانی تاوانی گەورە و ترسناک. هەموو ئەوانش لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان کاریگەری زۆر گەورەتر دەبێت و کارەساتی زۆر لەوە گەورەتر دووچاری مرۆڤایەتی دەکەن. بارمەتی هاوکارانمان تەواوی بڕگۆ و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوای کاسوولتان لێبینی بێ کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ کاتتان بەخێر.